زۆر جا قسە لەسەر ئەوە ئاکرێت کە ئافرەتی ژنێرگەلا کێشێت و ئەچێتە کافتریاکان و ئەوە باز لەوە ناکرێت کە ئەی پیاوانی ژەشنە کافتریاکانوانێ بۆ هەرە بێت باسی ئافرەت بکەن. ڕاستە بەلای منیشۆ شتێکی ناشرینە کە ئافرەت لە کافتریاکانە بێت و بچێتە کافتریاکانوانێ، بەس ئەی بۆ باسی پیاو ناکرێت، بۆ ئەم جیاوازیە کراوە لەم بینەیە. واللهی خوشکە بە ڕێزەکەم هەر شتێکی خراپ هەر کەسێ بیکا غەڵەتە، پیاویش بیکات و ژنیش بیکا غەڵەتە. یعنی جگەرە تەسەورکە کە معمەلەکە جگەرە دروستەکە نیە خواخوایەتی زۆرترین جگەرە بفرۆشێتی جارەتە، بەڵام ناچاریان کردووە لەسەری بنووسێ لەسەر پاکەتی هەموو جگەرەیەک نووسراوە ئەڵە تووشی سەرەتانە دەکە ئاگا لێبێ. ئێ باشە کە تۆ زین توی سەرەتان دەکە وە زۆربەی زۆری لە 190 زیاتری ئەوانەی ئەمرن بە سەرەتانی سی ئەوانن جگەرە کێشن لەگەڵەوەشا کابرا هەری کێشێ پیاو بەیاژن بێ. ئەمە علاقی بە تێنەگەیشتنی و ئاسی وشیاری و موبەڕیرات و پاسا و بۆیە نێتەوانی و کەوتۆتە ژێر کۆنتترۆلی حەزوارە زۆکانی و ئەقلی لەو کاتەیە بەکار ناهێنێ یا تەسیری برادەر وش و ئاخوای پیشانەیە گەورەی وەزانشتێکی باشە یا لاساییکردنەوەی چۆرانی خەڵکیدا. ئەگینا ژن بیکە یا پیاو جگەرە 3000 مادەی خەتەری تیا کچەکەی من. بەڵام کێشەکە فەرقەکە لە چیایە؟ یەکەم ناحی کەلتور ڕێیان بە پیا واوە ینی هەندێک شتێ بیکە و بەڵام ڕێیان بە ئافرەت نێیاوە. ئەچەنگ قەناعەتم بەوە نیە ئەگەر شتێ غەڵەت بێ ئەبێ پیاویش نێکە و ژنیش نێکە، شتێ باش بێ پیاویش بیکە و ژنیش بیکە. بەڵام زیاتر کاریگەرێکی لەسەر ئافرەت زیاتر چییە خوشکەکەی من؟ ئافرەت حاملە بێ دووجانە بێ. ئەم کچە کە شووی کرد نێرگەلە بکێشێت جگەرە بکێشێ ئەزانی زۆر جار کاریگەری لەسەر چونکە ئەم ئافرەتە دووجانە. ئەم مناڵە لە ڕێگەی وێڵاشەوە لە ڕێگەی پەتکە ناوکەوانە هەموو ئەو مادانی 3000 مادەی لە ناو جگەرەیە هەیرێنە نێرگەلەیە ڕێک لە ئەچێتە ناو خوێنینەکە و ئەچێتە ناو گیانی مناڵەکە وەکو مناڵەکە جگەرە کێشبێ وەکو ئەو نێرگەلەکە بکێشێ کەواتە بەڵام پیاو جگەرەکەی کێشە ناچێتە ناو مناڵەکە. یعنی فەرقەکە لێرە ئەمە ئافرەت زەرمەندی یەکەمە بێ و مناڵەکەشی بێ بە قوربانی ئەگەر جگەرە کێش بێ. لەگەڵەوەشا هەمووی هەر غەڵەتە، پیاوەکەش غەڵەتە ئەبێ لۆمەی پیاوەکەش کرێ. ئێستاژەوەی کە لە کافتریایە کوڕە کچە هەمووی لۆمە ئەکرێ و هیچی بە باش نازانرێ لەبەرەوەی شتێکی خراپە. خۆزگە باش بواوی مژگەرەمانە کێشە ژەهر 3000 مادەی خەتەری تایە ئەو دەستیەکان ڕەشەکاتەوە نەوەڵاوانی کە قەنەعەت ناکەن بەس دەسڕێکی کلێنکس بێنە خوشکە بەڕێزەکەم. ئەمە جگەرەکەیە کلێنسەکە لێرەدان لێوتە یەک نەفەسی لێ بەزانێک کەسە زەردیەکە زەردی ناکە یەک قومی لێبە اینجا باشە وەرە توی وا 20 ساڵە 30 ساڵە ڕۆژی دوو پاکە دەکێشە بزانە سیەکانی چی لێ هاتۆ. ئەمە علاقی بە یەرە تێگەیشتنەوە هەیە خوشکی من علاقی بە عەقڵەوە بێ عەقڵ بەکاربێنی خوای گەورە عەقڵێکی باش یاوین تێ بەزێن بەکاری نایەنین.